افکارگه لحولره دکاره شش برهمن جدا به تام و قبارین جواز ین کاتشاپ، ساس، مایونیز، آواهناره، آوالیمونه، خلو عنبه به دستن وان گنجن حولره درست بکه. روزانه اف گنجن هنه دناوا و کارگه ده 11,000 سیت آنکو دبن 110,000 پارچه جدا دناوا اوی کارگه ده برهم بینه. ماسترین کارگاه آشلمانیال لحولره ده میدین کردستان روداوی دا ببینن. د دەستپێکا ساڵا 2008 کارگەها ئاڵین لەسەر ڕووبەرێ 10,000 مترە لە نزیک باژارێ هەولێرێ هات ئاواکردن و د ساڵا 2012 ئەف کارگە وەکە گروپەکە کارگان خواناسان و ژێ کارگەیەکێ بوون 4 کارگەیەن مەزنên جور بجور ڕووبەرێ ئەvê گروپا کارگەیەن ئاڵین نەها زێدەتری 25,000 مترانە. د ساڵا 2012 ده ئەف کارگەها شلەمەنیان هات زێدەکردن لەسەر گروپا کارگەهن ئاڵین لەسەر ڕووبەرێ 3400 متران دناوە ئەvê گروپێ de هات ئاواکردن. بینەرن مێدین کوردستان حەزکرێن بەرهەمên مên خۆماڵی سەنعەتکار و پیشەسازن هێژا از دلیر تیلی مد برنامه کانویا میدین کردستان لگل هوین هجامه ده ناو اوی کارگاه ما کردی لحولیر بو برامینان شلمانیان و تامدار کرنا برهمین ما انکو ین خوراکی ده ناو اوی کارگاه ده هم کچاپ و ساس و آواهناره هر وصا یا لیمونه و چند پروداکتن ادن دناوا وی کارگه ده به دست 45 گنجن من باجار هولری تن درست کردن. اف کارگه دکاره دیک شب ده زیدتری 110,000 پارچه اوها بطلن اوها جوان 7 ماده ان برهم بینه. دناوا اوی برنامه ده امی نشانی هوا بدن که اف کارگه و اف ایلن هنه و اف گنجن من باجار هولری هم چوا کار دیکن هم چوان به کوالیتی که برس اوان بر همان درست دکن. افجا گل مبن. دناوا اوی کارگه ده 5 هلن بر امانین هنه و دکارن 7 ماده جدا به تام و قبارین جور بجور درست بکن. مینا 6 جورن کچاپه، 2 جورن مایونیزه، 8 جورن ساسه، 9 جورن آواهناره، 3 جورن آوا لیمونه، 6 عنبه و 7 جورن خله. ئێمە وەکو کارگەی ئالین لە 2008 ماڵەتی یاساییمان وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستمان پێکرد ئەو کات بەهارەتمان بەرهەم دێنا زیاتر لە 60 جۆر بەهارەت بەرهەممان دێنا بۆ ناو هەولێر و دەوروبەری. دوایی وای لێهات ئیتر بۆ هەموو عێراق هەناردەمان دەکرد بەهارەت. ویست لەسەر بەرهەمەکانمان زۆر بوو، خواز لەسەری زۆر بوو. بیرمان لەوە کردەوە لە 2012 کارکەمان گەورەکەین هێشتا. ئیتر ساز و خەتی سازمان هێنا، خەتی کەچەبمان هێنا، خەتی ئاوی هەنارمان هێنا، ئاوی لیمۆ. تر ئەم خەتانەمان بە کاملی لە یەکەم تا ئەخیر خۆمان دروستی دەکەین و هێنامان مەوادەکان و قەپاغەکانیشی بیرمان لەوە کردەوە چی بکەین ئەو پلاستیکە لە دەرەوە هاوردە نەکەین بتڵەکان. هەم قەپاغەکان ئەوەش ئامێرمان هێنا، دەستگای پێشکەوتومان هێنا مۆدێرن سەردەمیانە ئێستا لای خۆمان هەم بەتڵەکان لای خۆمان دروست دەکەین، هەم قەپاغەکانی لای خۆمان دروست دەکەین. ئەو خەتی سەوائلی پێڵێن ئێمە ساز و کەچەب و ئاوی هەنار و عەمبە ئەوانە ئەمانە تەواو بووی تر لە 2015 بیرمان لەوە کردەوە هێشتا کارکەمان گەورەکەین لەبەرەوەی خواست لەسەر بەرهەمەکانمان زۆر بۆ خەڵک زۆر پێشوازیی باشیان لێ دەکرد. لە 2015 بەدواوە بیرمان لەوە کردەوە خەتی تر بێنین ئامێری پێشکەوت و مۆدێرن
بەشی پاودر و ڤانیلەیە، کرێم شانتیە، کاستەرە، شۆربایە، کەپاچینۆیە، نسکافەیە، قاوەیە، جەلیە، شەربەتە. زیاتر لە چەند بەرهەمێکیکە لە 2015 کە بڕیارمان لێدا تا 2020 هەموویمان تەواو کرد. ئەم جارە بیرمان لەوە کردەوە کارگەکەمان گەورەکەین، بینایەکەی زەویەکەی. ئەو کات زەویەکەمان 10,000 مەتر بوو، ئێستا کارگەکەمان دامەزراندوو لەسەر 25,000 مەتر دووجا. وە زیاتر چەند کۆگایەکی کەشمان هەیە هەر تەجیزی کارگەکەمان دەکات بەجیا، ینی کۆی ئەو زەویکە ئێمە بەکاریدێن نزیکی 45,000 مەترە. ev kargehanê dikare heya 6 berhemên cude ji 7 maddeyan dürüst bike û bi brandên alîn, şafî û gulî roj li tevaya Kurdistan û Iraqê belav bike. Weke yek ji mesrîn brandên Kurdî di vî buwarî de li tevaya Iraq û Kurdistanê ev kargehanê tên asîn. Rojane 85 tan ji her heft maddeyên serekiyên vê kargehê ev kargehe durust dike û berhemtîne ku beşê beremanînê digel 45 karmendên kargehê zêdetirî wane ku keçin û yên bajarê Hewlêrê ne dikarin heya 111,600 parçeyên her heft bereman durust bikin an ku di mehekê de 3 milyon parçeyên van heft maddeyan berhemtînin. لە کارگەکەی ئێمەدا 5 خەتی سەرەکی کار دەکات. هەر خەتی پێک دێت لە 6 کرێکار بۆ 7 کرێکار. هەر کرێکارێک کە داخلی قسمەکەمان دەبێت بیدایەتی تەمرینی پێ دەکەین، مەشقی پێ دەکەین، دواتر دێنین بۆ سەرکارەکەمان کە فێرمان کرد لە ڕووی تەندروستیەوە کە مامەیە، تاگەیەیە، سەدریەیە و کرێکارەکانیشمان هەمووی گەنجن، خەرکی شاری هەولێرن کە دەیانێنن بۆ سەر ئیش ماشەڵڵا گەنجی چاکن، گەنجی زیرەکن، زوو فێرە ئیشەکە دەبن. لە هەر خەتێکیش کە لە کارگەکەمان کار دەکا جیازەکانمان هەمووی نوێیە، جیازی چاکن و بەراورد لەگە قەدیم زۆر بە پێشکەوتینە. یعنی ئێستا ڕکابەری مەکینەکانی دەرەوە دەکەین لە ڕووی کوالێتی و لە ڕووی پاکۆخاوێنی و لە ڕووی پێکاتەی مەوادەکەشەوە. لە بەشی خەڵتە ڕۆژانە 80 تەن بۆ 85 تەن کار دەکەین. لە کارگەکەی ئێمەدا لەم بەشەدا 5 خەتی سەرەکیە، هەر خەتی 3 ئایتیم بۆ 4 ئایتیم کار لەسەر دەکا. مەسەلەن ماڕمان، کەچەپ، مایۆنیز، حەمبە، ئاوی لیمۆی، سرکە، ئەمانە هەموو کار پێ دەکەین. پێک دێ لەسەر چەند بەشێکی تریش ڕۆژانە 100,000 بوتڵ ئێمە کار پێ دەکەن، زیاتر لە 100,000 بوتڵە. Her hêleka evê kargehê heft karmend amadekariya bû dikin û pirêve dibin. Maddeyê xam amade ye, botlên plastîkî amade bûne. Kap an ku qepaxên botlan li dû planê hatîne li ser hêlê. Labelên zanyariyan û nasandina berhemê wan li ser hêlê hatîne girêdan. Bîlerê hêlê otomatîk xwe amade dike. Niha wê dest bi beremanînê bêkirin. ئێمە ئەگە باسی ئایندەی پیشەسازی بکەین لە هەرێمی کوردستان لەبەرەوەی تایبەت هەولێر خەڵکێکی ئیشکەرن، خەڵکێکی سناعیە هەولێر، پیشەسازیە، زۆر حەزێن بە پیشەسازی و کار هەیە لە هەولێر. ئەوەی ئێمە بینیمان لە ڕابردوو لە داهاتووش پیشەسازی زۆر بەرەو باش بەرەو ئاستێکی زۆر باش دەڕوە. ئێستا بەرەو ئاستی کوالێتی، یعنی ئێستا ئەوەی کە لە کوردستان بەرهەم دێ، یعنی زۆر کوالێتی لە وڵاتانی دەوروبەر هەیە کە هاوردەی کوردستان دەکرێت. ئەوەی لێرە دروست دەکرێت زۆر باشترە بە دەیان زار، چونکە لەوێ ئەوان بەلایەنەوە مهم نییە، یعنی نایفرۆشن بۆ ناو وڵات، بۆ ناو خۆیان بەرهەمێک دروست دەکەن، بۆ هەناردە بەرهەمێکیکە دروست دەکەن. بەس ئێمە کە وڵاتی خۆمانە
باشترین کوالیتی دەخینە بازار ناگە ئێمە یعنی من شایدی دەم بۆ کارەکانی کەش زۆربەیان بە کوالیتی ئیش دەکەن و بەرەو کوالیتی بەرز هەنگاو دەنێن. ev hêle dikare 9312 danayî di şeftekê karkirinê de berhem bîne. Dibe karekî hûr û çavdîriyeka baş li hêra beremanînê bikin. Heya beşê quality kontrol di nav kargehê de ji berhemê wane keyfxweş bin. ئەو کارکە بلاستیکە لە ڕۆژانە 9 ملیۆن هەم بە قەپاق هەم بە فریپۆر هەم بە بتل دروست دەکەن. لەو کارکێدا 35 دەستکەمە هەیە، لەو 35 دەستکادا 35 نوع دروست دەکەن، هەم بە فریپۆر هەم بە بتل هەم بە قەپاق دروست دەکەن. لەو کارکە بلاستیک زیاتر لە 25 عملەمە هەیە، هەم متابعی بتل دەکەن، متابعی قەپاق دەکەن، متابعی فریپۆر دەکەن لەبە بە کوالیتیکی باش بچێ لە قسمێ سەوائل. ڕۆژانە لە 20 نوع هەم بە بتل هەم بە قەپاق بەڕێ دەکەن لە قسمێ سەوائل. حسب لەسەر تەڵەبێت بێت تەڵەبێت لە بۆ ماتێ تەڵەبێت دێ لە بۆ تەجهیز دەکەن بەڕێ دەکەن لە قاعێ سەوائل. ئێمە لەو قاع بلاستیک لە کارکە بلاستیک هەم بتڵێ ماینس دروست دەکەن لەگەر بتڵێ کەچەپ بتڵێ ساز بتڵێ عەمبە لە نوع و حجمێ بتڵێ هەنار دروست دەکەن لەگەر بتڵێ ماینس دروست دەکەن. هەواڵن مێدین کوردستان دەما ئەم بیزایەکێ یانکو برگەرێکی تەمان دەمێدا یانکو ئەم فرایسا ئەنگۆ فنگەر جبسان دخۆین ئەم هەزر لە کاتچاپێت بکەین. ئەفجە کەچاپ توش بە یانجی یا شیرین بە. ئەف کەچاپە هەنێ لە کوردستانê و لە هەولێرê و دناڤavê kargehê de bi baştirîn kwalitî tê beremanîn. Teman demê de bi heft zimanan li ser evê ketçapê anko bitla hene hatîne yaskirin ziman jî. زمان عراقی آنکو عربی، زمان انگلیزی، زمان آلمانی، زمان ترکی، زمان هلندی، زمان فرانسی، زمان سویدی و هر وسا زمان کردی. چما اف زمان همو لسر ابی بطلیات نیاز کرن آنکو اف کچابهانه و برهمن بی کارگه لتوای وان ولاتن جیهانه اتفروتن که به دست گنجن من کرد هاتينا دروس كرن ولسر ياس كرينا أمي بعربي بيجين فخر الصناعة الكردية بكردي جد بيجت بشانازية و لهولير هاتيا برامانين لكردستان هاتيا برامانين أفجي بسي زمانان لسر أفي بطلهاني هاتيا ياس كرن أم هناك جداتاين أفي هلهاني جهوارا بيجين أفيراني دكارة ديك خلقي دا 84 بطلن أوها برهم بينا أنكو بربكا تمان دمه ده اگر ام بین بحثا یک دم جمیره بکن اف هلهنه بتنت ناوا اوی کارگه ده بتنش بو اوان بطلهنه دکاره 5040 بطلن اوها دی یک دم جمیره ده برهم بینه اف جا هزر بکن دم جمیر 8 هیا دیگه دم جمیر 6 ایواری ببردوامی گنجن من هولیره بتنه اوی کچاپی برهم تینن التوایا بازارن عراق و کردستان تفروتن فیلر اوی هلهنه 24 بطلن اوها به دو ریزه واردگرن هر ریزه که شوان 12 بطلن اوها دیکوند نافیلری ده و 12 نوزل ده همان دمه ده آل راست و آل چپه پردکه ام بچن لهلندن بنرن کابزانین کپاسیتیا و برهمندن کدناوا به کارگهه ده به کوالیتیا که برس جبلی که چپه چواته برهمانین گروپی کارگەی ئالین کە بەشی سەوائلی پێدەڕین ئێمە بەشی ساز
ئێمە ساس کە پێک دێ لە چەند بەرهەمێکی سەرەتایی یەکەمیان دۆشاوی خورمایە کە خورمای 100% طبیعیە دەیکەینە دۆشاو و دۆشاوەکە لەگەڵ چەند مەوادێکی سەرەتایی تێکەڵ دەکرێت ئەو مەوادە سەرەتایانش هاوردە دەکەین لە وڵاتە ئەوروپیەکان بە باشترین کوالیتی لێرە خۆمان تێکەڵی دەکەین و ئەو سازی کە لێ دەدەچێت دەیهێنە بازاڕەوە بەتڵەکەشی هەروەکەوە کە بەتڵەکەش خۆمان دروستی دەکەین باشترین مەوادی خامی بتڵەکە حوبەیباتە دەیهێنین لە وڵاتی سعودیا کە بتڵەکەی پێ دروست دەکەین ینی مەوادی ڕساکل نییە هیچ 100% مەوادی ئستەنداردە ئەگەر بینە سەر ئاوی هەنار ئەوی شەکری شلە لەگەڵ چەند مەوادێکی کە سەرەتایی کە هەمووی هاوردە دەکەین لە وڵاتە ئەوروپیەکان تێکەڵی دەکەین و ئەو سرکەی هەناری لێ دەردەچێتن کەچەپ کەچەپیشمانەیە کەچەپ خەتێکی زۆر سەردەمیانەیە ئەو مهندسانی کە کاری لێ دەکەن هەمووی کوردی خۆمانن هەمووی ئافرەتی بەتوانای خۆمانن لێرە ئیش دەکەن لە سەخەتی کەچەپ تەماتەی خۆمان ئەو تەماتەی کوردی بەکاردەینین کە لە هەری بۆمان دێتن مەوادەکانی هەمووی مەوادی زۆر سەردەمیانەیە زۆر پێشکەوتو بە چەندین فلتردا تێدەپەڕێ لە وڵات لە دەرەوەکە دەیهێنین لای خۆشمان ئێمە کوالیتی کۆنتترۆلمان هەیە ئەو بەرهەمە سەرەتایانی کە بۆمان دێتن نموزەتی لێوەردەگرین پێشەوەی داخلی مەغزەنی کەین دوای ئەوەی کە قبول دەکرێت لە مختبەر ئەمجە داخلینەوە مەغزەن دەبێت ئەو کاتێک کە ئێمە بەکاریشی دێنین بۆ کار دیسە فەحسی لێوەردەگیرێتەوە. ev beşê amadekirina madeyên xam di nava kargehê de dibe bi kwalitiyekî berz kar bike û 85 tonên madeyên xam yên amadekirî durust bikel dîv plana rojê û ji bo beşê beremanînê dibe ev 85 tonne amade bin. Heya her 5 hêl di nava beşê beremanînê de bikevin karî. ئێمە وەکو بەشی میکسین لەم کارگەت بە پێ ئەو پلانانە کە پێمان دەدرێت و بۆ دروستکردنی هەر مەوادێکی زۆر کە ئەم مەوادانە هەموو دروست دەکەین 6 تانکیمانێ هەر تانکیەوە بۆ زۆرە مەوادێک بەکاردێتن ئەو تانکیانە هەموو مەوادی زۆر بە زۆری تێدەکەین و دوای ئەوەی ئێمە تەڵەبیەمان وەرگرت کە ئەو تەڵەبیانەمان پێدەبوون منە مەوادی کەچەپ ئێمە ئەو تەڵەبیانە ئەبین بۆ مەغزەن لە مەغزەن هەموو داواکاریەکانمان بۆ دێتن و لێرە دروستی دەکەن و ماکینەکان فول ئۆتۆماتیکن کە دەتوانێت خاوێنکردنەوە لە کاتێکی زۆر کووردا بکە کە نیو سەعات بۆ چل خولاکی پێویستە بۆ ئەوەی تانکەکان خاوێن بکاتن دوای ئەوەی ئێمە مەوادە زۆر بە جۆرەکانمان دروست کرد دەتوانین مەوادەکان دەبین بۆ تاقیگا لەوێ ڕەزامەندی تاقیگە وەردەگرین گەربێت و تاقیگە ڕەزامەندیمان بداتێ ئێمە مەوادەکان دەنێرین بۆ بەشی دواتر کە بە ماکینەکانە لەوێن ئەوان مەوادەکە بەڕێ دەکەن ئینتاجی ڕۆژانەمان دەتوانن بڵێم 80 بۆ 85 تەنە کەەوەش ڕێژەیەکی یەکجار باشە بۆ مامەر. Di nava vî beşî de 6 tankên 10 tonnên mezin hene rojane 15 ton ji bo ketçapê 18 ton ji bo salsê 10 ton bo mayonezê 18 ton bo ava hinarê 15 ton embe û 5 ton jî xel bi baştirîn sîstemên mixingê mix dike û amade dike. من ڕۆژانەکە لێرە سەرپەرشتی هەموو کرێکارەکان دەکەین ڕۆژانە چەندەها مەوادی جۆرا و جۆر لێرە بەرهەم دێنین وەک کەچەپ خەل مایۆنێز ساس حەمبە جۆرەها مەوادی تر خەل بە هەموو نەوحەکانی و هەروەها هەردەستین بە کۆنتترۆلکردنی هەموو مەوادەکان وەک پاک و خاوێنی سەرپەرشتی هەموو قاعەکە وەک خاوێنی و زۆری مەوادەکە و پاک و خاوێنی مەوادەکە و کوالێتی مەوادەکە و هەروەها بەڕێکردنی بە شێوەیەکی تەندروستانە تەمەشاکردنی لەجگە و تەمەشاکردنی هەموو قەپاغ و پیستی و ئەو شتانە بە پێی تەندروستی بەڕێ دەکەین و ئێمە لەو مەعمەلە دروستی دەکەین. Ev grupa kargehên alîn planên domdirêj ji bo grupa xwe danîne û dixwazin berhemên xwe li teva cîhanê belav bikin. Mîna berhemên kargehên mezin di cîhanê de gulbazarên Iraq û Kurdistanê welatên din tên dîtin.
ئێمە وەکو گروپی کارکانی ئالین پلانی داهاتوومان پلانی زۆر گەورەترمان لەبەر دەستە ئیشاڵ لەبەر ئەوەی ئەو ستافەی لێرە ئیش دەکات لە ئالین هەمووی ستافێکی گەنجی بەتوانەی خۆمانەیە هەمووی کارمەندەکان زۆربەی گەنجی خۆمان و بەتوانانشن پلانی زۆر جوانیشمان هەیە زیاتر پلانمان هەیە چەند کارگەیەکی تردا بمەزرێنی واگەر لەگەڵ ئەوەدا کە حکوومەت یارمەتی دەرمان بێتن چکە بەبێ حکوومەت ئێمە ناتوانین ئەگەر یارمەتیمان نەدە ناتوانین کارگەی تردا بمەزرێنی و بەرنامەشمان هەیە ینی کاری زۆر جوانتر بکەین کە لەوەی هەمانە ئێستا ئالین یعنی بە شایەدی خەڵک گەورەترین کارگەی لەسەر ئاستی عێراق و دەوروبەریش و پلانمان هەیە زۆر کارگەی تریش جوانتر کارگەی نایەبدا بمەزرێنی خودی کارگه دخوازت جوینکا پلاس دگل سرک و وزیرین کردستانه دگل توا کارگهن مزن لکردستانه ریگ بخه هیج نزی پزگریکن حکومین کارگهن وان چاره سر بکن هی آسته برم آنینه دنوا کارگهن خدا او زیده تر لی بکن من وەکو خاوەن کارگەیەک کە کێشەی چەندین کارگەی تر لە بواری پیشەسازی کێشە زۆر هەیە ئەم کێشانشمان چەندین ساڵە هەیە و بەردەوامە کێشەکانیشمان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت کەم نابێت وە گەیاندومانتە لایەنی پەیوەندیدا لە وەزارەتی پیشەسازی لەگە جەنابی وەزیر چەندین جار دانیشتوونی لە گەبری کارەکەی لەگە مەدیری عام هەڵبەتە ئەوانش بەرزیان کردوێتەوە بەس نەتیجەی نەبووە و من داوا دەکەم لە حکوومەتی هەرێم لە بەڕێز کاک مەسرور بارزانی کۆبوونەوەیەک ڕێک بخاتن چۆن وەکو لەگە ڕۆژنامە نووسەکان دانیشت لەگەڵ ئێمەش دابنیشێ لەگە خاوەن کارگەکان کێشەکانمان چییە بۆچی تا ئێستا ئەم کێشانە بەردەوامە و هیچ کێشەکان چارەسەر نەبووە بگرێت زیاد بووە کەم نەبووە چونکە ئاستی ئێمە توانای ئێمە بڕوا بکە لە دەوروبەر باشترین دەتوانین شتێک بکەین کارگەی وادا بمەزرین لە ئاستی وڵاتانی دەرەوە لە ئاستی وڵاتە ئەوروپیەکان چونکە توانای گەنجی کورد زۆر بەتوانانە زۆر بەتاقەتن دەتوانین کاری باش ئەنجام بدەین بەس لێرە کە دەبین کێشە و مەشاکلەیە سار دەبینەوە ئەوەی کە سەرمایەکی بەدەستەوە بیر دەکاتەوە ئایا بیباتە دەرەوەی وڵات پرۆژێکی پێ بکە یانتە لە مەجای عقاری و بیناوشت بەکاری بێنیان لە پیشەسازی ناعیلاج ینی ئەوەی کە مەشاکلی پیشەسازی دەبینێت سەحب دەکات لە پیشەسازی هیچ سەرمایه‌گوزاری ناکاتن چونکە کێشە و مەشاکلی زۆرە لە داوا دەکەین کۆبنەوەی ڕێک بخرێت لە ئاستی باڵا خاوەن کارەکانی تێدا بێتن ببینین کێشە مەشاکلەکان لە نزیکەوە جۆمان لێ بگرن اف گروپا کارگهان لهولێرێ میناکەکە کو ئاستێ بەرەمانینێ ئەو سەنعەتکاریە لە کوردستانێ نەها دە ئاستێکی بلندایە و گەنجên کورد بە کارکردنا van hêlin otomاتیک و روبۆتیک کارینە بەرهەمێن ئازبەرز و بکواڵەتی دروست بکەن di heman demê de navê welat û bajêrê xwe li Iraq û cîhanê de bidin nasîn.